رسول الله حبيب الله رسول المحبة رسول السلام. ئێمەی ئومەتی مسلمان ئێستا لە هەموو کات زیاتر پێویستمان بەوە هەیە کە هەنگاو هەڵبگرین و شوێن ڕێگا و ڕێباسی پێغەمبەری ئازیز بکەوین صلی الله تعالی علیه وسلم بە مەبەستی هەستانەوە بە مەبەستی ئەوەی کە بتوانین بەڕاستی ببینەوە بە خەیرە ئومەت و دڵنیاشین لەوەی ئەم ئومەتە نایبێتەوە بە خەیرە ئومە هەتاوەکو شوێن ڕێگا و ڕێبازی پێغەمبەری ئازیز نەکەوین کە پەروەردگارمان دەفەرمێ وەلەکوم فی رەسوول الله ئوسوەة حەسەنە. دیارە تەواوی ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام بۆ ئێمە پێشەوا و پێشەنگە لە دنیا و لە قیامەتە. بەڵام دیارە بەڕاستی قسەکردن لەسەر ژیانی پێغەمبەرێک بەم جۆرە خوای پەروەردگار وەسفی بکات و تاعەت و عیبادەتی پێغەمبەری خوا بۆ ئێمە بەڕاستی دیارە زۆر بەرفراوانە. بۆیە ئومێد دەکەم ئێمە بتوانین ساڵانە بەردەوام لە هەموو وەرزەکاندا بە تایبەتی لە مانگی لەدایکبوونی پێغەمبەری ئازیزدا صلی الله تعالی علیه وسلم زۆر گرنگە بەڕاستی هەر جارە و پند و وانە وەربگرین. بە تایبەتی یەکەمین وانە بریتیە لەوەی کە ئایا ئێمە بچینەوە بۆ مەککە و بۆ مەدینە، ئێمە بچینەوە بەڕاستی بۆ 1440 ساڵ پێش ئێستا بە نمونە، یان پێغەمبەر بێنینەوە بۆ ئێرە بە جۆرێکی دیکە یعنی زیندوکردنەوەی سونەتەکانی، واتە ئێمە لێرە لە خزمەتی پێغەمبەردا بین، نەک هەمیشە بەڕاستی بچینەوە بۆ مێژوو. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام بێنینەوە بۆ ئێستامان کە ئێمە چۆن مامەڵە بکەین. بە تایبەتی خەمی گەورەی پێغەمبەری خوا لەگەڵم ئومەتا بریتیە لەوەی کە اللهم ئومەتی ئومەتی ئومەتی، هەمیشە خەمی ئومەتەکەیەتی. کەواتە بۆچی خەمی ئێمەیەتی هەتاوەکو ئێمەی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم بزانین کە سێ تەوەری گرنگ هەیە لە مامەڵەکردنمانە سەرکەوتوو بین تیایدا. یەکەم، مامەڵەمان لەگەڵ خوای پەروەردگارمان مامەڵەیەکی بەندایەتی و گردنکەچی و زەلیلی بێ کە ئیتەقی الله حەیثما کونت، لە هەر کوێ بین هەر کەس بین دەبێت لە خوای پەروەردگار بترسین. پەیامی دووەمان مامەڵەمان لەگەڵ خۆ کە ئەمە بەڕاستی نەخشە ڕێگای پێغەمبەری ئازیزە صلی الله تعالی علیه وسلم کە ئەفەرمێ لەگەڵ نەفسی خۆمانە چۆن مامەڵە بکەین، ئێمە چۆن خۆمان پەروەردە بکەین، کەمە بەڕاستی قۆناغی دۆمی مامەڵەکردنە لەگەڵ خۆ. قۆناغی سێم بریتێ لە مامەڵەکردن لەگەڵ خەڵک کە بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام و سنەتی پێغەمبەری خوا تەنها ڕێگا و ڕێبازێکە کە لەسەرم سێتەوەرە ئیشی کردووە: خوا، خۆت، خەڵک. کە دەڵێن خەڵک یعنی لە نزیکترین کەسە دەست پێ دەکات پیاو بۆ خێزانی، بۆ منداڵەکانی، بۆ دایک و باوکی، بۆ دراوسێی، هەتا بۆ ژینگەی، تەنانەت بۆ کەسانش کە نەیارن بە دینەکەت، حتا پێچەوانەی ئاینی تۆیان هەیە. تۆ لە مەسەلەی پێکەوە ژیان و مامەڵە و هەڵسوکەوت و دراوسەیەتیدا چۆن بی لەگەڵیاندا. کاتێ پێغەمبەری ئازیز بە نمونە کە باسی غەش دەکات دەفەرمێ و کەسەی غەش بکات لێ من نییە، ئەگەر ئەو غەشە لە مسلمانێکی بکەی لە غێرە مسلمانێکیشی بکەی لە مەسەلەی مامەڵە و کڕین و فرۆشتنا هەر هەمان حکمی هەیە. بۆیە ئومێد دەکەم بتوانین بەڕاستی ئێمە پێغەمبەری ئازیز صلی الله تعالی علیه وسلم کە پەیامێکی ڕەبانیە، پەیامێکی گشتگیرە و پەیامێکە بە تایبەتی ئومێد دەکەم لە ساڵانی ئایندە 21-22 بەرەوە بچین کە سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام و سیرەتی پێغەمبەری خوا و سیاسەتی پێغەمبەری خوا هەمووان لەسەر سەر و لەسەر چاو داینین بە هیوای هەستانەوەی ئومەت، بە هیوای زیندوکردنەوەی تەواوی سنەتەکانی پێغەمبەری خوا، بە هیوای لەسەر پێڕاوەستانی ئومەتی محەممەد الموستەفا صلی الله تعالی علیه وسلم. حبيب الله رسول المحبة رسول السلام.